يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە وتاری ڕابردوودا باسی ئەوەمان کرد کە سێ وشە هەن هەمومان بەکاریان دێنین. ئەویش ئەو سێ وشەیە بریتیە لە من ئەمە دەزانم. ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە ئەم سێ وشەیە دەڵێنەوە، باسی هەر بابەتێک هەر شتێک دەکرێت یەکسەر دەڵێ بەڵێ من ئەمە دەزانم. بەڵام لە ڕاستیدا وانییە. زۆربەی جاریان بیستومانە ئەو بابەتە یان خوێندومانەتەوە. وەکو پێشتر باسمان کرد لە وتاری ڕابردوودا، زانینی ڕاستەقینە ئەوەیە کە خۆت تیا ژیابی ئەنجامت دابێ، بە کردار جێبەجێت کردبێ یان توانای جێبەجێکردنت بوو بێ. بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەل-ئەحزاب ئایەتی 6 دەفەرمێ: النبی ئەولا بالمؤمنین من ئەنفسهم. محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمخۆرتر و دڵسۆزترە بۆ ئیمانداران و ئەهلی ئیمان لە خۆیان زیاتر. هەر یەکێک لە ئێمە ئەبێ یەقینی هەبێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵسۆزترە لە خۆمان بۆ خۆمان، بۆ تاکتاکی ئەم ئومەتە. یعنی چۆن پێغەمبەری خوا خەمخۆر و دڵسۆزترە لە خۆمان بۆ خۆمان؟ چونکە یەک بەیەکی بارودۆخی ئومەت پێغەمبەری خوا بەکردار بینیوێتی، نەک هەر لە قورئانە خوێن بێتیەوە، بەڵکو لە ژیانی کرداری خوا لێ بەسەر هاتووە. سەیری سیرە و ژیاننامەی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم سەرەتا کە لەدایک بوو باوکی نەبوو، هەموو ئەو کەسانە دەزانێ ئازاریان چۆنە کە لەژێر سایەی نازی باوکە بەخێو ناکرێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک لە تەمەنێکی کەما باوکی مردبێ، هەر ئەسڵەن باوکی خۆی بە چاو نەبینیوە کە هاتۆتە سەر دنیا چەند مانگێک بۆ باوکی وەفاتی کردووە. هەموو ئەو کەسانی کە لە نازی دایک بێبەش دەبن کە هیچ ئامێزێک نییە لە دنیادا بگاتە ئامێزی دایک بۆ کۆرپە و ڕۆڵەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەشی بە چاوی خۆی بینیوە. لە 6 ساڵیدا لە ئامێزی دایکی هێندرایە دەرەوە و لەبەر چاویە دایکی بە خاک سپێردرا. هەموو ئەوانەی خەریکە پێدەگەن و حاڵیان لێ دەشێوێ، لانەیان لێ دەشێوێ، پێغەمبەری خوا ئەمەشی لێ بەسەر هات. لە کاتێکە بێباوکی و بێدایکی پێوە دیار نەبوو، لانە و ماڵێکی گەرمی هەبوو لە سایە عەبدولموتەلیب باپیریا دەژیا، ئەو شوێنەی لە پەنا کەعبەدا عەبدولموتەلیب لێدا دەنیش، هیچ کەسێک لە کوڕەکانیشی مافی نەبوو لەوێ دانیشێ. محەممەدی ڕۆڵەی دێنا لە تەنیش خۆیەوەی دادەنیشاند و بەیەکەوە نانیان دەخوارد. پێغەمبەری خوا لە 8 ساڵیدا ئەم لانەیەشی جارشکە لێ شێوایەوە، جارشکە بێنازی ڕووی تێکردەوە، جارشکە نازی باپیریشی لەسەر لاچوو، ماڵ و حاڵی دیسان لێ تێکچۆوە، دیسان غوربەت دڵی گرتەوە. پاشان شوانیەتی کردن، شەوانێکی تاریک، ڕۆژانێکی گەرما، شەوانێکی سەرما، پێغەمبەری خوا بە تاقی تەنیا مناڵێکی تازە پێگەیشت و فەرمووی هەموو ئەو شی و دۆڵانەی مەککە زۆر جار بە پێی پەتی و بەبێ پێڵاو شوانیم لێ کردووە لە پێناوی پارەیەکی کەمدا. پاشان دەستی کردووە بە شاگردی خەڵک، کاتێک کە بۆ خاتوو خەدیجە وەکو شاگردێک ئیشی کردووە. هەموو ئەو ناڕەحەتیانەی کە شاگردێک دەیکێشێ هەمووی کێشاوە، خۆی خاوەنی هیچ پارەیەک نەبووە، لەو هەموو پارە زۆرەی هێنراوە بدراوە. پێغەمبەری خوا ئەزانێ شاگردیش چۆنە، بۆیە لەم کاتانەدا بە هەموو خەڵکی دەوت خۆتان پێ بگەێنن. من کە شوان بووم، کە شاگرد و ئەمینداری ئەو هەموو پارەی خاتوو خەدیجە بووم، بە یەک شت ناوم دەرکرد، خۆم پێگەیاند، وام لە خەڵکی کرد، عمرم 25 ساڵ بوو، هەموو سەرانی قوڕەیش پرس و ڕاوێژیان پێدەکردم و بەردە ڕەشەکە حەجەرول ئەسوەد لەسەر دەستی من کۆتایی بە کێشەکەی هات، چونکە دوو سیفەتم تێدا بوو، ڕاستگۆ بووم و ئەمیندار بووم. هەرگیز درۆم لەگەڵ کەسان نەدەکرد،
هەرگیز خیانەتم بە ماڵی کەس نەدەکرد، هەرگیز چاوی تەماحم بۆ ماڵی هیچ کەسێک درێژ نەدەکرد. ئەو هەموو پارە دەهات و دەچوو، من وەکو شاگردێک تەنها کرێیەکی کەمم وەردەگرت، بەڵام هەمیشە چاوتێر بووم، بۆیە توانیم بە ڕازگۆیی و ئەمینداری بەو تەمەنەکەمەوە خۆم پێ بگەێنم. لەگەڵماندا بوو، لەگەڵ هەموو قۆناغەکاندا. دواتر ئەو کەسانەی کە ئازاری ئەوەیان پێدەگا ژنیان دەمرێ. پێغەمبەری خوا باشترین ژنی دنیا لە ماڵیدا بووە، قەت ڕۆژە لەگەڵ ئەو خێزانەیە دەمەبۆڵەیەکیشی نەبووە، هاوسەرێک هەموو ژیانی خۆی و منداڵ و ماڵی بە قوربان کرد، بەڵام خوای پەروەردگار بەسەری دەکاتەوە بە مردنی خێزانەکەی. بۆیە پێغەمبەری خوا لەگەڵ ئەو کەسانەدا ژیان کە هاوسەرێکی ساڵحیان هەیە و ساڵحیان هەیە و لە دەستی دەدەن. پێغەمبەری خوا واقعاً لەگەڵ ئەو کەسانەدا ژیا و ئازارەکانی زانین کە منداڵەکانی هەمووی مردن. مناڵی هەبوو کۆرپەی ساوا بوو لە باوەشی پێغەمبەرا دەمرد و پێغەمبەر فرمێسک بە چایە داتە خوارەوە. مناڵی هەبوو دەگەیشتە خۆناغی ئەوەی بچێتە کۆڵان و لەگەڵ منداڵان یاری بکە، مەیتەکەی دەهاتەوە پێغەمبەری خوا جەنازەکەی لە باوەش دەگرت. جگەر گۆشە و کچەکانی گەیشتە قۆناغی ئەوەی کچەکەی بە شووداوە مناڵی هەیە و جەنازەکەی بۆ دەهاتەوە. یعنی لە هەموو قۆناغەکاندا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی لێ بەسەر هات، هەمووی بە کردار بینی. پاشان دەربەدەرکردن لە مەکە دەربەدەرکرا و غوربەتی هەڵبژارد و چۆ مەدینە، دوژمنایەتی نەفامان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە گەجەر و گوجەرەکانی ناو شاری مەکەوە کە ئەو ڕازگۆی ئەمینە 40 ساڵە شاهیدی حەقی بۆ دەدرێ کە دەڵێ قورئانم بۆ هاتووە لەلایەن خواوە، دەڵێن ساحیرە، ئەڵێن درۆزنە، ئەڵێن فاڵچیە، ئەڵێن کەزابە، ئەڵێن دەجالە، 1001 ناوی ناتوانێ بەدوو دەخەن. کە دەچێتە تائیف لەوێ لە جیاتی پێشوازی لێ بکەن، هەرزە و مناڵی بە شوێن دەخەن و بەربارانی دەکەن و خوێن بە قاچەکانیان دێتە خوارەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیدەگو خەڵکی نە ئاوا ئەوایە، خۆی بە کردار ئەمانەی بینی بوو، بە کردار لە ناویاندا ژیا بوو. پاشان بوختان بۆ خێزانی پاکی کرا کە قورسترین شتە لەسەر ژیانی ئینسان. بوختان بۆ خاتو عایشە کرا، پێغەمبەر چەند مانگ بەو دەردەوە تلایەوە کە لە هەموو کۆڵانەکانی مەدینەدا منافقەکان لە دەهۆڵیاندا بوو کە نەعوذ بالله خاتو عایشە حاڵەتێکی ناشایستەی لێ بینراوە. هەژاری یەخەی گرت بوو. پێغەمبەری خوا هەمیشە هەژار نەبووە، زۆر کات زۆریش دەوڵەمەند بووە، بەڵام هەژاریش لە بەشێک لە قۆناغەکانیدا هەبووە. کاتێک کە لە صحیحە دەخوێنیەوە پێغەمبەری خوا دەچێتەوە ماڵەوە کە نوێژی چەشتەنگاوی لە مزگەوت کردووە، ئەرێ ئەم بەیانیە چیمان هەیە؟ 9 ماڵی هەبووە، هەر 9 ماڵەکەی وتویانە وەڵڵاهی ئەم بەیانیە نان لە تەشتی ماڵماندا نییە. فەرمیتی دەی بە ڕۆژوم، حاڵەتی ئەوەش لە تۆ بەسەر هاتووە، هەر یەکێک لە ئێمە ڕەم بێ ڕۆژگارێک چی بێ ماڵەوە نانن نەبوو بێ، دینارێک لە ماڵتان نەبوو بێ. پێغەمبەری خوا بە کرداریش ئەم ئازاری هەژاری چێشتووە، وەرە بچێ هەر ماڵێکتەوە نان لە تەشتی ماڵتان نەبێ کە ئەو بەیانەیە بیخۆی. پاشان قەرزاری، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەردی قەرزاریشی بە کردار بینیوە. ئێستا ڕەم بێت جەنابەت با بڵێ ئەو پێغەمبەرەی کە خۆشەویستترین مەخلوقی خوایە لە کەون و کائیناتە، گەورەی هەموو پێغەمبەرانە، بۆ ئەمانەی لێ بەسەر دێ، بۆ خوا ژیانی هەر لە مناڵیەوە هەمووی خۆشبەخت ناکە، بۆ ئەوەی خوا دەفەرمێ دەبێت بە کردار محەممەد ناڕەحەتیەکانی میلەتەکەی ببینێ، ناڕەحەتیەکانی ئومەتی ئیسلام ببینێ. کەسێکی قەرزار ئێستا لەم زروفەیە خەڵکێکی زۆر قەرزار هەیە، چ ناڕەحەتترە لەوەی وەختی قەرزەکە بێ پارەکەت نەبێ بیدەیتەوە. کەسێکی سەرڕاستیش بی، خاوەن قەرز بێ لەبەر دەمی ماڵی خۆتایە خەت پێ بگرێ لەبەر چاوی ژن و منداڵ و پیاوانی بەڕێزی گەڕەکە، قسەی تاڵت پێ بڵێ و قسەی ناخۆشت لە ڕوودا بکات. چی لەمە ناڕەحەتتر هەیە؟ بەخوا هیچ. پێغەمبەر ئەمەشی لێ بەسەر هاتووە. سيري صحيح بخاري كان جماري فرمودة 2360 كأبو هريرة بمان دجيرته دفرمي أن رجلا أتى النبي صلى الله عليه وسلم يتقاضاه فأغلظ كابرايا كاتو پیغمبری خدا صلی الله علیه و سلم لمزگەوت بوو لەناو کۆمەڵێکی زۆر لە هاوڵان و پیاوماخوڵان و سەحابە گەورەکاندا. لەو کاتەدا کابرا قەرزێکی لای پێغەمبەر بوو، هات و داوای قەرزەکەی کردەوەتی ئەی پێغەمبەری خوا وەختی قەرزەکە هاتۆ دەبێ بمدەیتەوە. فأغلظ قسەی زۆر ناڕەحەتی کرد، قسەی زۆر زبری کرد، قسەی نەشیاوی کرد بەرامبەر پێغەمبەری خوا. وتی کاکە ئێوە بنەماڵی عەبدولموتەلیب هەروان هەر قەرز شوێرن دەبوایە زووتر بۆت بێنامایەوە، پێویستی نەدەکرد خۆم بێن بە شوێنیە. لە حەدیثەکە دەفەرمێ فەهەمە به ئەصحابو، سەحابەکان خەریب و هەر شمشێر دەرێنەوە لە ملی بدەن. چۆن بەرامبەر بە پێغەمبەری خوا قسەی زبر و نەشیاو دەکەی؟ چۆن ئاوا داوای قەرز دەکرێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم؟ بەڵام پێغەمبەری خوا فەرمووی دەعوه، وازی لێ بێنن، دانیشن لە شوێنی خۆتاندا. دەعوه فإن لصاحب الحق مقالا، خاوەن حەق حەقی پێیە،
ئەم پیاوە ڕاست دەکا من قەرزارم وەختی قەرزەکە هاتووە بەڵام بەخوا نەمبوو ئەینا چۆن بۆی نابمەوە بەڵام دەبێت قسە زبرەکانی ئەم پیاوە قبوڵ بکەین چونکە ئەم خاوەنی حەقە ئالەو کاتەدا 1442 ساڵ لەمەوە بەر زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە حکومەت و دەسەڵاتدارەکانی گوت ئەگەر موچە و معاشی خەڵکت لایە و نەتداوەتەوە نابێ ناڕەحەت بی ئەگەر خەڵک قسەشت پێ بڵێ ئەگەر قسەشی زبر بێ بەس نەگاتە ڕادەی دایرە سوتاندن و بەردبارانکردن و جوێندانی نەشیا و ئەوانە ئەبێ هاوڵاتی کاتێک کە پارەی لاتە و قەرزی لاتە قبوڵت بێ نەیگری سجنی نەکەی لێی نەدەی پۆلیسی بۆ سەر نەنێری شەو هەڵنەکوتیە سەر ماڵی کاتێک کە دەڵێ ئەی حکومەت حەقم لاتە مافم لاتە موچەم لاتە دەعوه فإن لصاحب الحق مقالا وازی لێبێنن خاوەن حەق قسەی پێیە قسەی هەیە و دەبێت قسەی خۆی بکە و داوای حەقی خۆی بە ئازادی بکە داوای حەقی خۆی بە ئازادی بکە ئەمجا فەرمووی یەکێ لە جیاتی من کاکە تا دەمبێ قەرزەکەی بداتەوە سەحابەیەک یان دوو سەحابە و کۆمەڵە گوتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە هەمانە بەس ئەو حەیوانێک کە ئەو قەرزت کردووە لێی لەو سنفەدا لەو هاوچەشنە نیمانە باشترمان لایە یعنی گەورەتر و قەڵەوترمان لایە فەرمووی دە ئەوەی بدەنێ باشتر لە حەقەکەی خۆی بدەنەوە چونکە باشترین کەس ئەوەیە جوانترین قەرز بە شێوەیەکی جوان دەداتەوە زیادی بدەنێ لە حەقی خۆی ئەمەش لەسەر پێغەمبەری خوا بەسەر هاتەوە زۆر کەس دەبین دەڵێ وەڵڵاهی قەرزاری وێرانی کردم پێغەمبەری خوا ئەمەشی بەکردار لێ بەسەر هاتووە خزمی خراپ زۆر کەس جیرۆدەی خزمی خراپە پێغەمبەری خوا ئەمەشی بەکردار لێ بەسەر هات چونکە ئەبوو لەهەبی مامی برای باوکی لە هەموو کەس بۆی خراپتر بوو ئامۆژنی لە هەموو کەس دوژمنایەتی زیاتر دەکرد خزمی خراپی یەکجار زۆر بوو هاوڕێی دووڕوو عەبدوڵڵای کوڕی ئوبەی سەلول و جەماعەتەکەی کە نوێژیان لە دوای پێغەمبەرەوە دەکرد نێوچاوانیان بە پاژنەی پێغەمبەری خوا دەکەوت لە نوێژە ئەوەندە لە سەفی جەماعەتە لە نوێژە لێی نزیک بوون کە دەچوونە دەرەوەی مزگەوت 1001 قسەی ناشرینیان بە دوی پێغەمبەری خوا دەخست خوا ئاگاداری کردبوو پێغەمبەر یەک بەیەکی هەمووشیانی دەناسی بەڵام ڕۆژە ڕۆژی لێگرژ نەدەکردن ئای هاوڕێی دووڕوو چەند ناڕەحەتە بە قوربانی پێغەمبەر دەبوون لەگەڵی دەچوونە جیهاد لە پشتەوە خەنجەری ژەهراویان لێ دەدا و خەڵکەکەیان لێ دوور دەخستەوە بۆی پشتی پێغەمبەر بدرێ لێی بدرێ و لە ناو بچێت هاوڕێیانی دووڕووی هەبوون لە هەموو ئەمانەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیامی بۆ ئومەتەکەی ئەوە بۆ خەڵکینە هەر دەردێکتان هەیە من بەکردار لێم بەجێهاتووە ئێمە هەمومان لە کتێبا خوێندۆتەوە ئەمانە ڕەم بێت جەنابەت ڕۆژە نەزانی بێ قەرزاری چییە ڕەم بێ ئەو نەیزانی بێ هەژاری چییە هەیە نەیزانی و منداڵمردن و جەرگ سووتان چییە هەیە حتا هەیە لە بنەماڵی خۆی لە ماڵی خۆی جێگیر بۆ و دەربەدەری و ئاوارەی نەچێشتووە لە ناو ئامێزی گەرمی دایک و باوکیە پەروەردە بۆ نازانێ ئازاری هەتیوی چییە پێغەمبەری خوا فەرمووی ئومەتەکەم هەرچی ناڕەحەتیە وەڵڵاهی من هەمووم لێ بەسەر هاتووە بەڵام فەرموویەتی پەیامم بۆ ئێوە دووشتە هەمووی کوردەکەمەوە لە دووشتە گەشبین بەو لێبوردە بە لە کاتی ناڕەحەتیدا وریا بە چۆکدا نەدەی و گەشبین بە ئەگەر تۆ دەڵی من باوکم نەبووە من باوکی خۆم هەر نەدیوە ئەگەر تۆ دەڵی دایکم نەبووە من دایکم لە 6 ساڵیە بەجێهێشتم ئەگەر تۆ دەڵی من لە شوێنێکا بەخێوکرا بوو منداڵانی بێسەرپەرشتن وەڵڵاهی من ماڵی عەبدولمەتەلیبی باپیریشم لێ شێواوە ئەگەر تۆ دەڵی من شوانیم کردو منیش شوان بووم ئەگەر تۆ دەڵی من شاگردی دووکان بووم منیش چەند ساڵ شاگرد بووم بە پارەیەکی کەم بەڵام هەمیشە پستم بەخوا بەستووە پێغەمبەر فەرمووی هەمیشە لە قۆناغە ناڕەحەتیەکانی ژیانەدا پشت بە ئەڵڵا ببەستە گەشبین بە خۆت پێ بگەیەنە ئیلا پێدەگەی ئیلا ئەو قۆناغانە هەر تێدەپەڕێنی ئەم دەرسەی بە ئومەتی گوت ئەمە زانینە ئێمە چ کاتێک دەزانین کە ئاوا بەکردار بیبینین فەرمووی لە کاتێکیشا کە دژایەتی دەکرێ لێبوردە بە دایمە ڕوحی تۆڵەستانەوە لە دەرونی خۆت دەرکە من کاتێک فەرمووی بەربارانیان کردم لە تایفە فریشتەکان هاتن وەلام جوبریل فەرمووی حەز دەکەی ئەو شاخانەیان بەسەرا دەڕوخێنم وتم وازیان لێ بێنە فەرمووی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون خوای هیدایەتیان بدەی خوای ئەوانە نەزانن مێشکی خۆم مەشغوڵ نەکرد بە تۆڵەکردنەوە چۆنیان لە ناو بەرم دواتر ئەهلی تایف ژنەوەکانی ئەوانە مسلمان بوون و هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ بوختان بۆ خاتو عایشەی خێزانی کرا یەکێک لەو منافق و بوختانچیانەی نەکوشت نەچوە سەر ماڵیان لەگەڵ ئەو هەموو دەسەڵاتەیدا کە هەیبوو ناوی فەزع نەکردن ئەو منافقانە خوای گەورەی یەک پێی فەرموو بوون ئیمامی عومەر چەندین جا دەیفەرمووی پێغەمبەری خوا بەس ناوەکانیان ئاشکرا کرد لە ملیان دەدەین فەرمووی واز بێنە وازیان لێ بێنە دەچنەوە بارەگای خوا با بڵاو نەبێتەوە بڵێن محەممەد هاوڵانی خۆی دەکوژێ دەیفەرموو لەگەڵ خزمە خراپەکانماندا من هەر چاکەیان لەگەڵا دەکەم و لیان دەبورم
بەردەوام دەیفەرموو ئەگەر ناڕەحەت بووی گەشتبین بە ڕۆژێ ئەو ناڕەحەتی هەر تێدەپەڕێ ئەگەر دەسەڵاتدار بووی ڕوحی تۆڵەکردنەوە لە بەرامبەرەکانت نەبێ دایمە ڕوحی لێبوردنت هەبێ باشترە ئەم دوو پەیامەی داینێ بۆیە خوا فەرمووی وما ئەرسەلناکە إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون والله زۆر بەی هەر زۆری خەڵکی ئەم سەرزەوی ئەو محەممەدە ئەوانە ناسێ یان ئیسلامیەکی توندڕەوی توندە بەس بڕوای بە تەقینەوە و خۆتەقاندنەوە و سەربڕین هەیە یان عەلمانێکی بۆگەنی لادینە کە ژیاننامەی پێغەمبەری خوای نەخوێندوێتەوە خوا لە قورئانە دەفەرمێت بەخوا زۆربەی ئەو خەڵکەی محەممەد تۆ ناناسن کە قەت ناڕوخێ بەرامبەر کارەساتەکان قەت لە دەسەڵاتیشا ڕوحی تۆڵەکردنەوە نییە بەڵکو و ڕوحی لێبوردنت هەیە ئەمەت فێری خەڵکی کردووە بەڵام وەلاکینە ئەکثەر الناس لا يعلمون بەخوا زۆری خەڵکیەوە نازانن نایزانن و بە هەڵە ممارەسەی ژیاننامەی پێغەمبەری خوا دەکەن و صلی الله وسلم قسەی لەسەر دەکەن بۆیە ئێمە گورتارەکەمان ئەوەیە چ کاتێک دەزانی کاتێک کە بە کردار بابەتەکانت تاقی کردبێتەوە ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خوا فەرمووی لە خۆتان دڵسۆزترە بۆ خۆتان چونکە بە کردار بابەتەکانی بینیوە نەک هەر بە قسە خوێن بێتەوە لە کتێبە یان بیستی بێتی لە خەڵکی تر نەجیب مەحفوظ قسەیەکی زۆر بەهێز و جوانی هەیە کە دەڵێ تەنها دوو کەس لێت تێدەگەن لە کاتی نەخۆشی ناخۆشی نەبوونی خەمدا دوو کەس لێت تێدەگەن تەنها دوو کەس یەکەمیان ئەو کەسەی بە حاڵەتەکەی تۆدا تێپەڕیوە کارەساتێک لێ بەسەر هاتووە کەسێک هەمان دەردی تۆی بوو بێ بە هەمان حاڵەتی تۆدا تێپەڕی بووە لە تۆ تێدەگا ئەزانێ دەردی تۆ چییە هەیەکێک کلیەی گورچیلەی ئازاری هەبێ و بەردی تیابێ کە دەڵێت چه ئازارێکم هەبوو ئەگەر کەسێک خۆی کلیە و گورچیلەی ناتەواو بێ ئەویش دەزانێت چه ئازارێکی هەبووە کەسێک نەخۆشێک لە ماڵی بووە حتا هەموو شتەکانیان فرۆشت و فەقیرە هیچیان نەما لە تاوی نەخۆشی و دەرزی و دەرمان کەسێکی ساغ لەمە ناگە کە قەت نەخۆشێک لە ماڵیان هەبووە بەڵام کە باز دەکرێت ئەو کەسەی هەمان نەخۆش لە ماڵیا هەبووە ئەڵێ بەخوا لە تۆ دەگەم ئەو دەردە بەسەر منیش هاتووە ئەو کەسەی هاوسەرێکی خراپی بوو بێ کە باز دەکرێت هاوسەری فڵان کەس چەند خراپ بووە ئەم تێدەگات چونکە خۆی لە واقعەکەدا ژیاوە نەجیب مەحفوظ دەڵێت تەنها دوو کەس لە تۆ دەگەن ئەو کەسەی بە حاڵەتی تۆدا تێپەڕیوە دووەمیان ئەو کەسەی کە تۆی زۆر خۆش دەوێت ئەوەندەی خۆش دەوێ هەست بە ئازارەکانی ناخت دەکا کە تۆ دەگری لەگەڵ تا دەگریا کە تۆ دەم و چاوت خەمبارە و خەمبار دەبێ چونکە زۆری خۆش دەوی تەنها ئەو دوو کەسە تێت دەگەن بۆیە خۆشەویستان لە سوودەکانی ناڕەحەتیەکانی ژیان کە دووشتن بۆ قیامەت ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه إمام بخاري بجمع فرمودي 5642 لصحيح بخاري دار رواياتي كدوا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمووی هەر ماندووبوونێک کە بەسەر ئێوەی موسڵمانە دێ هەر ماندووبوونێک ماندووبوونی خوێندن ئەو تەلەبەیەی کە ئیمتیحانی هەیە و چەند ناڕەحەت دەبێت لە سەعیکردنە ئەو کەسەی کە چەند ساڵ کاسبی دەکا و پارە دینار کۆ دەکاتەوە تا کولانە خانوێک بۆ مناڵەکانی دروستکە تا سارەیەک بکڕێ و حولیا و حرمەتی خۆی و بنەماڵ و خێزانەکەی پێڵگرێتەوە ئەو کەسەی کە هەموو ژیانی وا پیر بوو بەس کرێکارە هەر ڕاکە ڕۆژێک فەقیرە نیوەڕۆخەوێکی بۆ نەکراوە هەموو ژیانی ماندوو بوون هەر بە پێوە بوون هەر بێ ئیسراحەتی و هەر شەو نوخنی بوو پێغەمبەری خوا فەرمووی هەموو ئەو ماندووبوونانەی ژیانت هەموو نەخۆشیەکانی جەستەیت هەموو نەخۆشیەکانی ناو دەروونت چونکە نەخۆشی دوو جۆرە نەسەب واتە ئەو نەخۆشیانەی بەجەستەتەوە دیارن کۆڕۆنایەتی و کەسێک پێوەی دیارە هەموو ئەو نەخۆشیانی کە لە ناخان هەموو حەزەنن هیوا هەیە بەجەستە عیبی نییە بە ڕوخساریش پێ دەکەنێ بەڵام لە ناخەوە وێران بووە خەم و خەفەتی ڕابردوو خەم و خەفەتی داهاتوو بەڕاستی کوشتوێتی ناڕەحەتی کردووە وێرانی کردووە لە ناخەوە خواردوویەتی فەرمووی وەلا ئەذا ئازاردانی خەڵکی یەکێ ماڵی خواردووی یەکێ قسەی پێوتووی یەکێ کۆمنتی لەسەر نووسیوی یەکێ پۆستی لەسەر کردووی یەکێ بە هەر شێوەیەکی ناڕەوا ئازارت دەدا پێغەمبەری خوا فەرمووی حتا دڕکێک کە دەچێت بە پەنجەتا دەست بۆ شتێک ئەبەی دڕکێک دەچێت بە پەنجەتا و ئازارێکت پێدەگەیەنێ یعنی لە گەورەوە بۆ بچووک فەرمووی ئیلا خوای گەورە گوناهێک لە کۆڵ دەکاتەوە ئیلا خوا دەیکاتە کەفارەتی گوناهەکانت بۆ یەکە تەماشاکەن لە فتح الباریدا ابن حجر رحمەتی خوای لێبێت لە مجەلەدیدا لاپەڕەی 130دا
والشيخ عثيمين رحمتي خوای لێبێ لە شەرحی ڕیاض الصالحین مجلدی 1 لاپەڕی 133 دا دەفەرموون ئەم زانە گەورانە دەفەرموون ئیمامی قەرافی فەرموویەتی هەر موسیبەتێک لە دنیادا لە جەستە و خەم و خەفەت و ناڕەحەتی لێ بەسەر بێ هەر کەسێ ئازارتدا بە قسەیەک بێ بە ماڵ خواردنێک بێ ئیلا خوا گوناهێک لە کۆڵ دەکاتەوە. جا دەفەرموون ئەگەر ڕازی بووی بە بەشی خوا، ئەگە وتت یا ڕەبی خوای گەورە ڕازیم بە بەشت خوا دەرگام لێ بکەیتەوە، خوا ئەمجا زیاتر گوناه لە کۆڵ دەکاتەوە. یعنی کەسێ ناڕەحەتی و نەخۆشی و موسیبەتێکی لێ بەسەر دێ ئازارێک دەدرێ بیری لای خوا هەر نییە ئیلا خوا هێندە بە ڕەحمە گوناهێکی هەر لەسەر دەکاتەوە لە کۆڵ دەکاتەوە. ئەگە هیچیشی نەکوت بێ، ئەگەر داوای کوتی خوایە زیاتر ئەجرم دەیتەوە، خوا هەم گوناهی زۆرتری لەسەر هەڵدەوەرێنێ هەم ئەجریشی دەداتەوە. بۆیە هەر ئازارێکت بەرکەوت جەستەیی بێ یان معنەوی بێ ئیلا بڵێ خوا پاداشتەکەم لە تۆ دەوێت، داوای پاداش لە خوا بکە، ئەو کاتە خوا پاداشتیشت بۆ دەنووسێ. کەواتە ناڕەحەتیەکانی ژیان بۆ قیامەت گوناهەکانمان لەسەر هەڵدەوەرێنن، هەروەها پاداشتی گەورەمان بۆ دەنووسن. ئەی بۆ دنیا سوودی خەم و پەژارە و ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی ئەوەیە دۆستی ڕاستەقینەت دەزانی کێیە. پێشتر کە عەیبن نەبووە سەدان خەڵک وتیانە تۆمان خۆش دەوێ، دۆستی تۆین، هاوڵی تۆین، هاوڕێی تۆین، بەڵام ئێستا دەزانی جاران نەتزانیوە، بەڕاستی جاران نەتزانیوە. بۆی ئیبراهیم فەقێ بە ڕەحمەت بێ قسەیەکی جوانی هەیە. ئیبراهیم فەقێ دەڵێ کاتێ سەر دەکەویت هاوڕێکانت دەزانن تۆ چێی، بەڵام کاتێ شکست دێنی ئەمجا دەزانی هاوڕێ ڕاستەقینەکانی تۆ چێن. کاتێک کە بەرزی، کاتێک کە ناوت درەوشاوەیە، کاتێک کە سفرەت ڕازاوەیە، کاتێک کە لەسەر سفرەی ناخواردنت پێکەنین و نوکتە ژێڕانەوە و قسەی خۆشە و جەماعەتی قەرەباڵغا، کاتێک قاسە و کاسە لە ماڵەوە پڕە، کاتێک قسەت دەڕوا بە تەلەفۆنێک چەند ئیشت بۆ دەکرێت، کاتێک ماڵت گرم و گوڕا میوانت زۆرە، لەو کاتانەدا هەموو خەڵک تۆ دەناسێ، دۆستت یەکجار زۆرە، بۆ ناخواردن و بۆ ئیژڕایکردن و ئەوانە زۆر دۆستت هەیە، دۆستەکانت دەزانن تۆ چێی. بەڵام پەنا بەخوا کاتێک کە لێت قەوما، کاتێک کە لێت قەوما نانن نەما، پارەن نەما، دیوەخان چۆڵ بوو، گرفتار بووی، دەردەدار بووی، لەش بە ئازار بووی، خەم ناخی خواردی، پێگەد نەما، پۆستن نەما، قسەد لە دەست نەما، مۆرەکە لە دەستێنرایەوە، ئەو کاتە ڕاستەقینە بۆ دەردەکەوێت چەند دۆستی ڕاستەقینەت هەبووە. واللهی جار هەیە پێویستیت بە پارەی کەس نییە بە یەک تەلەفۆنێکە سوبحان الله کەسێک نامێنێت بە یەک تەلەفۆن دڵخۆشیت بداتەوە، چەند جار جەنابتان ئەوەتان لێ بەسەر هاتبێ. لەو کاتانەدا سەدان دۆستت پێشتر هەبوو کە ئێستا لێ قەوماوی هەر کەسێک نەماوە بڵێت چۆنی. بۆیە یەکێک لە سوودەکانی لێ قەومان و خەم و پەژارە و نەخۆشی و دەردەداری و قەرزاری و هەژاری بۆ دنیا ئەوەیە دۆستە ڕاستەقینەکان بۆ ئاشکرا دەکا، پەردەیان لەسەر لادەدا. دکتۆر حەسان شەمسی پاشا دەڵێ لە ڕۆژانی فەرحانی و خۆشیدا دڵ بە دۆستە زۆرەکانت خۆش مەکە، لەوانەیە لە کاتی تنگانەدا هیچیان نێن بەلاتەوە. سوقراتیش دەڵێ زۆر ئاسانە مرۆڤ لە پێناوی هاوڕێدا قوربانی بدە. خوا بەڕێزان ئەم وشانە زۆر جواتریش دوایینی گوێی لێ بگرنەوە. سوقرات وتوێتی زۆر ئاسانە مرۆڤ لە پێناو هاوڕێدا قوربانی بدە، بەڵام زەحمەتە مرۆڤ ئەو برادەرەی دەست بکەوێ کە شایەنی ئەوە بێ قوربانی بۆ بدەی. والله ئینسان دەتوانێت پارەکانی خۆی بە قوربانی خەڵکە، بە ماڵی خۆت نان بدەی بە خەڵک، بە جەستەی خۆت بڕۆی ئیش بۆ خەڵک بکەی، ئەمە ئاسانە. ئەوەی زەحمەتە خۆزگە کەسێکت دەستکەوێ شایەنی ئەوە بێ ئاوا قوربانی بۆ بدەی. بۆیە لە تنگانەدا بۆ دەردەکەوێت قوربانیت بۆ زۆر خەڵک داوە، بەڵام بەو خوا شایەنی ئەوە نەبوون، چونکە بە قسەیەکیش لەگەڵتانین، بە دڵدانەوەیەکیش لەگەڵتانین. بۆیە یەکێک لە حکمەتی خوای کە ئینسان تووشی خەم دەبێت، تووشی نەخۆشی دەبێت، تووشی قەرزاری دەبێت، تووشی شکستی جەستەیی و مادی و خێزانی دەبێت، بۆ دەردەکەوێت چەند کەس شایەنی ئەوە بن تۆ قوربانیت بۆ داون لە ژیانە. دۆستە ڕاستەقینەکانت دێنە بەرچاو، هەل لە بێژنگ دەدرێن. بۆیە کاری خوا هەمووی پڕ حکمەتە کە ناڕەحەتیشت بەسەر دێنێ هەر شوکری بکە دەرسی لێ وەرگرە. ئەو کاتە دەزانی کە قسە و قسەڵۆکێکت دش کرا، ئینسانەکە تا مەدحی بکرێت دۆستی زۆرن، ئەگە خوا نەخواستە پڕۆپاگەندەیەکت شوێن کرا، قسە و قسەڵۆکێکت لە فەیسبووکەوە بڵاو کرایەوە، دۆستە ڕاستەقینەکانت ئەوانن قەت بە قسەی نارەکانن ناکەن، ئەڵێن ئێمە دۆستی خۆمان دەناسین، چەند ساڵە هاوڕێمانە، بە هیچ قسەیەکی خەڵک پشتت تێ ناکەن و ناتوانن ئەوان قسەیەکت لەسەر بکەن، کۆمێنتێکی ناشرین لەسەر بنووسن. ئەو کاتە بۆت معلوم دەبێت دۆستە ڕاستەقینەکانت چێن.
کاتێ پارە و تەمە حاتە پێشەوە ئایا بەرامبەرەکە تۆ دەفرۆشە بە پارە؟ کابرایەکە بووە کاتی خۆی سەرۆکی بەریتانیا بووە، ناوی وینستۆن چەرچڵە، جەنابتان زۆرتان ناوتان بیستووە. وینستۆن چەرچڵ لە بیرەوەریەکان و مذەکەراتەکانی خۆیدا بیرەوەریەکانی خۆی دوای ئەوەی کە پۆستەکەی نەماوە نووسیوەتەوە. ئەڵێ ڕۆژێکیان بە تەکسی دەچووم بۆ نووسینگەی ڕادیۆی BBC. ئەو کاتە تەلەڤیزۆن نەبووە دیارە لە بەریتانیا، خەڵک نەیزانیوە سەرۆک کۆمار ڕەئیس جومهور کێیە، سەرۆک وەزیران کێیە، فڵان کێیە. ئەڵێ من کە سەرۆک وەزیرانی بەریتانیا بووم، وڵاتێکی پاشایەتیە، ڕەئیس جومهوری نییە، من کە سەرۆک وەزیران بووم ڕۆیشتم دەستم لە تەکسیەک ڕاگەتەوتم کاکە بمگەێنە ڕادیۆی BBC. کاتێک کە گەیشتی نەوێ پێم وت من کارێکم هەیە، دوای 40 دقەیتر مەڕۆ با تەکسیەکی تر نەگرم، هەر لێرە لەسرم بوەستە. وتی داوای لێبوردن دەکەم مامۆستا. من دەچمەوە ماڵەوە چونکە ڕادیۆمان هەیە لە ماڵەوە، دیارە ئەو کاتە ڕادیۆ لە ناو سارەکاندا نەبووە، لە ناو تەکسیەکاندا نەبووە. ئەچمەوە ماڵەوە گوێ لە ڕادیۆ دەگرم چونکە ڕیکلامی بۆ کراوە، بانگەشەی بۆ کراوە، سعات ئەوەندە وینستۆن چەرچڵی سەرۆک وەزیرانی بەریتانیا مقابلەی هەیە لە ڕادیۆی BBC-دا. ئەچم گوێ لە سەرۆک دەگرم بزانم چ پەیامێکی تێیە، چ قسەیەکی تازەی بۆ وڵات پێ لەم بارودۆخە ناسازی بەریتانیادا. ئەڵێ زۆر دڵم خۆش بوو. کابرایەکی خاوەن تەکسی ئامادە نییە چەند پارەیەک لە من وەرگرێ و لەسەر نەفەرێک بوەستێ بۆ ئەوەی گوێ لە سەرۆکی وڵاتەکەی بگرێ. زۆر دڵم خۆش بوتم، ئەم پیاوە زۆر دڵسۆزی منە. من کۆمەڵە خەڵکی ئاوام لە وڵاتە هەبێ بە حیاتی ناکەوم. بۆیە من لە نێتی خۆمدا 10 پارەم دەرێنە، جا 10 پاوەند بێ 100 پاوەند، دەڵێت بڕێکی زۆر پارەمدایە. بۆ نمونەکە کرێی تەکسیەکە 10,000 بوو بێ، من 100,000مدایە. وەکو دڵسۆزێک کە ئەم هاوڵاتیە چەند دڵسۆزی منە، ئیشەکەی واز لێ دێنێ ئەچێتەوە ماڵەوە ناشزانێ من فڵان کەسم، ئەمەی بەڕووپامایی لای من ناڵێ. ئەوەندە سەرۆکی وڵاتەکەی خۆش دەوێت لە ڕادیۆ گوێ لە مقابلەکەی دەگرێت. ئەڵێ کە پارەکەم دایە دەستی، وتی نا زۆر زۆرە مە، وتم نا قابلی جەنابتە. وتی دەی قوربان مامۆستا بڕۆ چ ئیشێکت هەیە بیکە. کوڕە وینستۆن چەرچڵ و ڕادیۆی BBC و باوکی ئەوانیش بە جەهەنەم، کوڕەوانە چین، بڕۆ کەی دێیتەوە من تاوارە لە خزمەتدام. هەڵەکتم ئای قوربە سەری دامایی بۆ خۆم، خۆ ئەمە یەک تۆز پارەی بینی، هەزار باب و باپیری منیشی بە قوربانی جەهەنەم کرد و ڕادیۆی BBC و هەواڵی چی. ئەمە دیارە هیچ کاری نەبوو کە ئامەدحی منی دەکرد. ئەگە کاری دەستکەوت و پارەی دەستکەوت منی فرۆشت. بۆیە بۆ دەردەکەوێ لە هەر بارودۆخێکا بووی. کوڕی وا هەیە دەڵێ فڵانکە جوازی لێ هێناوم، وەڵڵی چەند ساڵ لەگەڵ ماوەعدی پێدا بووم هاوسەرگیریم لەگەڵ بکە، دەوڵەمەندێک چۆ خوازبێنی و شووی پێکرد. شکری خوا بکە کە لە کۆڵت بووەتەوە، چکە بەیانیش تۆی هەر دەفرۆشت. فڵان کەس ئیشی بۆ من دەکرد لە حیزبەکەی منا بوو، وەڵڵا فڵان کەس کڕی، شکری خوا بکە کە لە کۆڵت بووەتەوە. مادام نرخی هەبێ بۆ کڕین تازە تەواو بوو. ئەوە تۆ هەر ئەوەڵی لەگەڵتانە بووە، بەرژەوەندەکانی وای خواستۆ ئەم مەسافەیە لەگەڵ تا بێ کە ڕووی ڕاستەقینەی پارە دەرکەوت ئەزانی دەتفرۆشیانە. بۆیە ئەگەر ئەمە لەسەر زمانی ئینگلیزەکان ڕوویدا بێ، لە کتێبی نەبەئون یەقینیەت هەم شەرقاویدا دەڵێ لە ناو موسڵمانانیشدا ڕوویداوە. کابرایەکی قازی دەبێ، کابرای قازی بەدات پەروەر دەناسرێ. ڕۆژێک کۆمەڵە خەڵکی وەکو جەنابتان ئەهلی گەڕەکێکی بەڕێز شکوای حاڵی خۆیان لای قازی مەحەل دەکەن کە کابرایەک سەگێکی هەبووە لە بەچکەییەوە زۆر خۆی خۆشویستەوە خۆی بەخێوی کردووە. ئەستاوە ئیوا هەیە لە ماڵاندا سەگی هەیە، ئەوەندە خۆشەویستێ بەلایەوە ئێتر نازان بڵم چییە، پیاسەی پێدەکا، خواردنی تایبەتی هەداتێ لە سارەیە شوێنی تایبەتی بۆ کردو. ئەو پیاوەش ئەو سەگەی خۆی ئەو زەمانە ئەوە خۆشویستەوە. کەسەکەی بە نەخۆشیەک دەمرێت دڵی نایە فڕێدا، ئەیبال لە قەبرستانە قەبری بۆ هەڵدەکەنێ و لە ناو قەبرستانی موسڵمانان دەینێژێ. پیاوانی بەڕێز و موسڵمان و ئەهلی مزگەوت پیان قبوڵ ناکرێ، ئەوە سوکایەتیە بە جەستەی موسڵمانان و قەبرستان چۆن سەگ لە قەبرستان دەنێژرێ. ئەچنە لای قازی، جەنابی قازی و حاکم، وەڵڵاهی ئەو پیاوە سوکایەتێکی ئاوای بە ئێمە و باب و باپیر و گۆڕستانەکانمان کردووە. حاکم دەڵێ چۆن شتیوات کردووە؟ ئەڵێ قوربان ئەوە سەگێکی ئاسایی نەبوو، ئەوە زۆر بلیمەت و خوێندەوار و شارەزا بوو. حاکم تووڕە دەبێ، ئەڵێ دیسان 2 تاوانت کرد، سوکاتیت بە گۆڕستان کردو، سوکاتی بە محکەمەش دەکەی، سەگ هەر سەگە، سەگی خوێندەوار و حاکم و زانا و بلیمەت چییە؟ ئەڵێ قوربان ئەوە وەسیەتنامەی نووسی کە نەخۆش کەوت، وەسیەتنامەی نووسی هەموو شتێکی تیا باس کرد، وتی لە گۆڕستان بمنێژن. حاکم دیسان تووڕەتر بوو، وتی چۆن حال سەگ وەسیەت دەنووسێت لە گۆڕستان بینێژن لەگەڵ موسڵماناندا بەلەو قیبلە بنێژرێ. وتی قوربان وەسیەتنامەکەی هەر ئەوە نەبوو، وەڵڵا نووسیوێتی 1000 دیناری زێڕی میراتێکەشم بۆ جەنابی قازی بێ، چونکە پیاوێکی خزمەتگوزاری ئەو گەڕەکە ئەو مەحەلەوە خەڵکەیە.
قازی کە باسی 1000 دیناری بیزم و چەی 1 ساڵیەتی وتی چۆن بۆی دووبارە کردەوە وتی بات سێرێکی ئەو کتێبە بکەم تۆزە خۆی مەشغوڵ کردوانە وتی ڕاستە دەبێت خەڵکەکە قوتیان قوربان چۆن سەگ وەسیەت دەکا و پارەی هەیە و میرات بەجێ بێڵێ وتی کاکە سەگ هەر سەگ نییە لەم کتێبەدا نووسراوە دیارە ئەو سەگە لە نەوەی سەگی ئەسحاب الکەهفە کە خوا لە قورئانە باسی کردووە دەبێت بە قسەی بکەین و ڕێزی لێ بگرین و گۆڕەکەیان مەکەنەوە والله هەموو شەرع و قانون گۆڕا کە باسی ئەو پارە و پوڵە هاتە ژوورێ زۆر کەسی شەیە زۆر بە پیاوێکی چاک دەردەکەوێت لە مەیدانی تاقیکردنەوەی پارە و پوڵە کە چۆ بەردەستی دەرەکەوێت ڕووی ڕاستەقینەی چۆنە بۆیە زۆر جاوتومانە دەزانین بەڵام بڕواتان بێن نەمانزانیوە پەلەمەکە لەسەر خۆبە وتراوە پێش قسەکردن گوێ بگرە پێش ئەوەی قسە بکەی گوێ لە بەرامبەرەکەت بگرە بزانە ڕێی چۆنە پێش وڵامدانەوە بیر بکەوە پێش ئەوەی وڵامی بەرامبەر بدەیەوە خولەکێک بوەستە بیر بکەوە ئەمجا وڵامی بەرامبەر بدەوە پێش خەرجکردن بیری داهاتت بکەوە کە چوویتە بازاڕ و دەستت کرد بە پارە خەرجکردن پێش ئەوەی دەستکەی بە جیفان تا شت بکڕی بیرت بکەوێتەوە مانگانە تۆ چەند داهاتدا بەقەدەر داهاتت سرف بکە ئەینا بیری داهاتن نەبێ بە قەرزاری لە بازاڕ دێتە دەرەوە پێش ڕەخنەگرتن چاوەڕێکردن ئەها زۆر جا دەڵێ لەسەرم سفرەیە و بۆ فڵان شت دیار نییە نیو دەقە سەبرت بگە تا داهات پێش ئەوەی ڕەخنە بگری یەک تۆز چاوەڕێ بکە پێش نزاکردن بەخشین پێش ئەوەی دوعا بکەی هەوڵ دە شتێک بکەی بەخێرم جا دوعاکانت بکە لای خۆی پەروەردگار پێش وازهێنان هەوڵدان زۆر کەس دەڵێ پێم ناخوێندرێ واز مەهێنە پێش ئەوەی بڕیاری وازهێنان بدەیت جارێک کە هەوڵ بدەوە لەوانەیە ئەو جارە سەرکەوتن بەدەست بێنی و لە کارەکە دوانە بکەوی و واز نەهێنی ومیادەوارم کە ئینشاءالله بابەتی ئەم جارەشمان لەم زنجیرە باسی چ کاتێک دەزانی سوودێکمان گەیاندبێ یا ڕەبی خوای گەورە علمی نافع و عملی صالحمان بەنسیب بکەی یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامانکەی ژینمان بەختەوەرترکەی لە هەموو نەخۆشی و ناخۆشیە خوا بە گەورەی خۆتمان پارێزی یا ڕەبی خوای هاوڕێی دڵسۆزمان پێخەڵاتکەی ئەوانەی گرفتارن یا ڕەبی خوای گەورە ڕزگاریان کەی ئەوانەی نەخۆشن یا ئەرحەم الراحیمین بە شیفای خۆت شیفایان بدەی ئەوانەی ناکۆشی خێزانیان هەیە خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوای ئەولادەکانمان ساڵح کەی ئەوەی مناڵی نێ خوای ئەولادی ساڵحی پێ ببەخشی ڕووی ڕەحمەتی خۆتمان تێ بکەی لە هەموو تەنگانەیەکا بێ بە هاوارمانەوە لە هەموو خۆشیەکا شکرانە بژێرمان کەی و توغیان نەکەین و لە سنوو دەرنەچین یا ئەرحەم الراحیمین آمین یا مجیب السائلین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون